سلااو ئەرزەکەم لە خزمەت بینەرانی ئەزیز و خۆشەویست هاتینە بۆ ماڵەکانتان بە بەرنامەی پێگەی ژنان بەرنامەی خۆتان. ئەمڕۆژ دوو میوانی تایبەت و خۆشەویستمان هەیە، دوو خاتوونی ڕێک و پێک و بەڕێز، خانمی زەهرا شێخ ئەحمەدی بە خانمی سروری ساعدی مڕەبی بە داوەری ڕشتەی فوتباڵ. بەخێراتن سەر و سەر چاومان. مەمنونم. سڵام و عەرز ئەدەب مەس لە خەمەت ئێوە و هاوکارانتانەوە بینەندەگان عەزیزان بە خەمەتانە. بەخێراتن یەخوا. منیش سڵام ئەرزەکەم لە خەمەت ئێوە و بینەندەگەل محتەرەم بەرنامە هاوە خەمەتانە. زۆر تەشەکر، زۆر سپاس کە تەشریفتان هەنا. ئەمڕۆمان خۆشە کە ئێوە لێرن. خانم شێخ ئەحمەدی لێوە دەست پێکەین. چۆن بوو ئەوەڵ جەرەقا لە دڵتانە لێدرا؟ هەستان کرد بە فوتباڵ، هەستان کرد ئەسەن بە وەرزش و زانیتانە بێم ڕێگە بڕۆن؟ والله من لە خانوادەیەک پرۆجەمیەتە هاتکمە دنیا و اینکە برا گەورەکەی من کاراتە کاریە کرد، وەرزشکار بوو، بەت هەروە کە ئێژن لە وەرزش منیش فرە حەزمە کرد یاوەت بێ بچۆ بۆ کاراتە ژنانەس فوتباڵ شتێکە پیاگانەت. من بۆم عجیب نەوازم مندا هەتا ناو کوچێشە کە تەک براگانمە تەکاو مەحەلەیەکانە بازیمانە کرد ئەوت ئەڵبەت خۆتە زای ناو کوردەواریە مەقدارێ براگان غەیرەتین ئەوێ تۆ بڕۆ ناو دەروازە بێسە مەی کایەکە میش بەل ئەجبارە چوومە ناو هێنا کایەمە کرد ناو دەروازە وێسام کە کایە نەکەم. هەرەوە کە ناو کوچە شڕع بوو مناڵ بووین بە یەکۆ بازیمانە کرد، بەس ئەو کە چوو تەخەسوسی کاراتە وتیان بێت تویش منە هیچ عەلاقەیەکم بێنەوە هەر حەزم ناکرد و لێوە کە فوتباڵ ئەوەڵ ئەنێ خۆم ئەوەڵ نەفەرێ بووم کە ناو ئوستان کورسانە وەختێکە وەرزشمە کرد لە ڕشتەی ئامادەگی جسمانی و کوهنەوەردی وشتە وتیان دەورەی مۆرەبیگەری هەست فوتباڵ داینین بێ بڕۆ شرکەتکە بەدە وەختەکە من سنم 18 ساڵم بوو. ئێستا تەمەنتان چەندێکە؟ ئەلان 41 ساڵمە. لە دایک بوویستنن؟ بەڵێ. بعد ئەوە کە چوون بۆ ئەمای جسمانیمانە ئەو نامۆشتە کە خەبەریاندا وتیان کامچی شتێکە سەتانی شرکەتکەی بەس وتیانژێ هەداقل مۆرەبی 20 ساڵە بێ من 18 ساڵم بوو. ڕشتەگەل مختلف چووم وەلێ بەنا بە عەلاقەی ئەمەت کە داوەری 18 ساڵ ئەتوانێ مۆرەبی 20 ساڵ. ئێستا چووم ئەو دەورەی کە ئەسەن ئێران وەختی نامەگەی هات مەجلیستا ئیدی کرد وتی ساڵێ 77 بوو کە ئەوڵ دەورە بەرگوزار بوو من بە ئەوان داوەرە چوم شرکەتم کرد. ئاوا جەرەقەی لێ ئەوە جەرەقە درا هەر پیشزەمینەیش فقط مناڵی بووەوەنەوە کە مەسەن زەمان ناو کوچە بووەنەوە باشکایەکمان بێ یا شتێکمان بێ هەر خۆم یانێ بە چ سەختی و مشکڵاتی سابتم کرد بە فرە ئاغەگەل و خانمگەل کە ئەرێ ئێمەش توانین فوتباڵمان بێ فوتباڵ ئەسەن لە ئێرانە نەبوو ئەسەن خانمگەل منە بوو کە ئەسەن فوتباڵکەن وەلێ من خۆم بێژم شە ئەتما بە نەفس بوو ئەو شتمە لە خۆمە ئەدی و ئەو تواناییە کە یەواش بە مرور بەدەستم هاورد ئەساسم کرد کە واقعان منەتانم ئەم ڕشتە لەنا ئوستانەکەمە فعالۆکەمەوە. دروستە شەڵاکە لەشتان ساخت بێ. سرور خانمی خۆشەویست ئێوە چۆن دەستان پێکرد بەر لە گشتی تەمەنتان چەندێکە و لە دایک بووی کوێن؟ من 37 ساڵمە و لە سنە بە دنیا هاتکم. ئێمەش لە خانەوادەمانە برای گەورەم داوەر فوتباڵ بوو و لە لیگ بەرتەرا بوو ئەو وەختە خۆبکایەگە لیگ بەرتەریش هەمیشە پەخش مستەقیم بوو فرە تەرەفداری بوو. منیش هەر لە مناڵیەوە فرە ئارزوم بوو کە چون براکەم ئەدی فرە حەزمە کرد کە ڕۆژێکیش من بتانم پا بمە جێگەی پایەوە. لە تربێت بەدەنیا نامێکیاندا کە کلاس داوەری بەرگوزارە من ئەوەڵین حەزورم ناو فوتباڵە ئەوەڵ یانێ دەرەجە سێ داوەریم کرد جا هاتمە ناو فوتباڵ. فوتباڵم لە ساڵ 79 دەست پێ کردە کە لە بازیکۆنیە شڕۆ ئەم کرد و تا ئێسەکە داوەری کرد. بنە ماڵەکەتان چۆن هاتن بەرەو پیریتان؟ والله خۆشبەختانە من شاید بێژم بەرعکس ئەکسەر ڕەفیقگەل و کەسگەلێکە لە دۆرە بەرما بوو کە بسم بە دزیکەوە هاتن بۆ سالۆن بۆ تەمرین من بەرعکس بوو. ئەنە من واقعا خانەوادەم لەم حمایەتیان کرد چۆن ئێژم دوودانە سێدانە لە براکانم سەجەدیدەنیش برا بچکەکەم داوەر فوتباڵن و هەمیشە پشتوانم بوون واقعانە شاید ئەوە بووە بایەسەوە کە بتانم ئایستا حدود 21 ساڵە مدام لەم ڕۆژتا ماک مەسەوە بێ وەقفێک. دروستە پس لە خانەوادەی وەرزشی بەدنیا هاتن و وەرزش دۆست. زەهرا خانمی خۆشەویست بنە ماڵەکەتان چۆن هاتن بەرەو پیریتان؟
والله بنەماڵەکەی من چۆن من باوکو دایکم موافق بوون هەمیشە جۆرێ بوو کە بابام فرە کەنیشکی خۆشگەرەك بوو بە دایکم لە کناریە فرە حمایەتی ئەکرد ئەوت ئەژێوامە مەچۆ فوتباڵ چێ بەکارتەوە خوا تو بێ بڕۆ بۆ کاراتە هەر وەک خۆی ئەتوا خۆت ئەتێرێتەوە من ناوڵە علاقێکم چۆن بە فوتباڵ بوو و ئەدامەیشمدا ئەوەی کە هەر ئەو برای منە کە مخالفی سەرسەخت من بوو کە ئەیوت فوتباڵ مەچۆ مانە ئەلان کەنیشەکەی خۆی جزوێ هەم بازیکۆنە هەم داوەرە و ئەلان فرێش خۆی موافقە یعنی من خۆم کارێکم کرد یانێ جۆری هاتمۆ چووم ئەوە کە ناو کوردەواریە کەنیش خۆ ناوێشەوە بچێتە دەرەوە زوو بێتەوە تاریکێکە یازان من غێرەز فوتباڵەکە کوهنەوەردی چەچووم وەختی کوهنەوەردیە چووم ساعات شۆنیمە شۆ سێوەنیم کێفگەل مختلف ئەچوین و دایک و باوکم مەجبوور من هەڵسن بیاوە من ئەو منتەق ئەو جێگە و مەکانە من تە گروها بڕم بۆ کوهنەوەردی هەتا جۆرێ بوو کە من ساڵە هەفت کوهنەوەردی دەماوەندیشم سەوتم کرد فرە دوایی خانوادە حمایەتیان کرد کە مەسەڵەن تۆ چۆن توانیت فوتباڵۆ بوو نازانم ئایرۆبی کەچوی ئەمەی جسمانی کارتە کرد کێفەچوی هەمزەمان کلەن نەمەتانی یانێ کەنیشکێ بووم فرە شەیتەنەتم بوو ئەنەرژیم فرە بوو نەمەزانی لە چۆن ئەسان تاخلیەکەم هەر بە وەرزش کارێکم کرد کە مەسەڵەن نەمەزانی لە کێفە هاتم و ئەچم بۆ فوتباڵ تواوە چوم تەمرین ئامادەگی جسمانی مەدا باوجودەکە 18 ساڵم بوو گەواش ئەوە کەیتە تایتانیم تا ئەلان ئەمە خەمەتانە زۆر باشە هەر سەربەرز بن سرور خانم بنەماڵی ئێوە چی ئەو زەمانە یاوت کە فوتباڵ ڕشتەیەک پیاوانەیە ئیسێشێژن یعنی ئیسێش زۆر کەس کە سەواد یا ئیتلاعاتی و ڕشتیان نییە وایەژن خانەوادەی من سەواد ڕشتەی فوتباڵیان فرە لەبانەوە بۆ خۆشبەختانە ئێژم چۆن براگۆرەکەم بوو بە بۆنی براگۆرەکەمەوە باوکو دایکیژم موافق بوون کولن یعنی بۆ هەر جێگێک تەمرینی بچوایە چۆن ئێمە دە ئەوەڵۆ کە فوتباڵمان دەست پێ کرد کولەن زەویمان نەبوو کە تەمرینکەین نە پیستمان بوو کە تەمرینکەین نە هیچ ئێمە مەجبور بووین مەسەڵەن من خۆم ساعات 6 سب ئەچووەم بۆ پارک کوردێک لە ئاویێرە ناو کێفە تەمرینمانە کرد بە کوچکماندانیا قاممانە شمارکە متراش تەمینەکەهاتەکان ئەتراف بە تیکێ چەمەنی بوو ئەچوونە ماوەم ناڵەکان لەبانەوە گرم کن پاپەن لە تۆپ وەخشدا من ناقسەگەیتە کە تۆزێ ئاشنا پاتان عادتکە یان بەیان گازە هات تیکێ چەمەنی بوو لێنە ڕێزە دێچن بە پاتان عادتکە بۆ تۆ بۆ چەمەنەکە بزانم فوتباڵ چێت لەوێ تەمرینتانە تەمرینکە ئێوە سەوتان کرد بۆ دەماوەند تەجروبەی ئەومان بۆ بگێڕنەوە سەبارەتەوە زیاتر باسکەن دەماوەند وەڵا من ناو گروهەکە کە بووم ئاسن و ساڵ خۆم فرەکەم بوون مەسەڵەن تەمەندان چەندێ بۆ وەختە ئەو وەختە 20 ساڵم بوو 20 ساڵم بوو کە چوون بۆ دەماوەند سعودە سەراسەری بوو وەکە ئێژنتی فوتباڵ لیگ بەرتر ئەوی شتێ وا بوو لە تووە سەراسەر ئێرانەوە هاتوون و ئێمەش تیمێ بووین شاید خانمگە لە گشتیان سن و ساڵدار بوون با تجروبە بوون من 1 ساڵ کێفم شروع کرد و ئەچوون بۆ کێفگەل مختلف فرەخاس بوو منیانەوەت کە ئەگەر بڕی شاید نەتوانی سعودگەیم وت خۆب تازە خۆب من ئەچم ئەگەر بتوانم حتمما سعود دەکەم و ئیمانم بوو کە ئەتانم چۆن تەمرینم بوو مدام بەنامەی غەزایی بوو خۆتەزانی لە خانوادەیە کە تو دەنەفەرێ بی ئەنچنان نەتانی تەغزیە ئەنچنانی گۆبێ ئەو جۆرەکە ئەو زمانەی شت کەم بوو فرەکەم بوو وەک ئیسە نەبوو کیسە خەوی گەرەک بوو کۆشی گەرەک بوو عسای گەرەک بوو من هەر لە تەربیەت بەدەنی ئاشناگەڵ ئەوانە کە ئەسەن مشەوەق من بوون کە مەسەڵەن کە تۆ فوتباڵ و هاوڵگە کیفیش بەس ئەتانی بێ من کۆڵۆپیام خوافی کە ئای ڕایجمان بوو کالا وەرزشی بوو اتفاقا هەر معلم وەرزش خۆیشمان بوو وەختە زەمانەمە ئاغەگەلیش معلم وەرزش بوون کتادات کەم بوون لە معلم وەرزشەکان ئێمە بەر بۆ کێف هەروە خۆی پیشنهادی داوەتی من کۆڵۆ پێ ئام ئەساو پێ ئام لە بادگیرۆ پێیان چۆن بلە ئەسە کێف فوق العادە هەزینەی هابانەوە یانێ ئەو ئایسە تۆ ئەگەر جفگەرەکۆ بە جفتێک کۆش کوهنەوەردی بسینی دوو نیمە
کە ئایسا هیچ کەسی ئەو کارە ناتوانێت بێسم بچون دوونی من بە کۆش بە کۆڵات بە فرە چسکەلی هەست و ئەو نیای اختیار من یعنی ئەمانە دای بە من و من زمانێک کە سعودم کرد ئەو لەحزە نەفەسی ئەمەقم کشا کە واقعان تو ئەتوانی لە کنار ئەم خانمگەلە بۆ تەجروبەکە هەسیان یانێ سعی مەکرد لە هەر خانمەیە نوکتەیەک بگرم کە ئەوان تەجروبەی خۆیان یان من مناڵ بووم ڕشتەکەیش مەسە متەفاوت و وەلێ علاقمەند بووم من مناڵم مەتەقینە تو ئەترافمان هەر کێفە یعنی من خۆم یەکی ئایسە هەر هەفتە ڕۆژێک کێف نەچم ئاوێر نەچم احساسی خۆشم نییە ئەو هەستە خۆشە هەم ناقڵە لە دەروونتانە چەندێکتان پێچ و چ ماوەیە تولی کێشە تا سعودتان کرد 2 ڕۆژ شەوێ لەنە لە پەناگا خەفتین ڕۆژ بعدی سعات 12 سعودمان کرد بەڵێ زۆر زۆر پیرۆزە سرور خانم ئێوە خۆشبەختانە ئەوەڵجار بە عنوان کچێک کە تەمەنتان کەم بوو خانەوادەتان پاڵپشتان بوو وەختێ بە دوورە ڕوان کەسانێ هەیە کە پاڵپشتیان ناکەن خانەوادە زۆرتر بۆ کوڕەکان بەهادانن بەس قەدیمیش فەرقیەکرد لەگەڵیسا ئێمە هێشتا واردی دنیای مۆدرنیتە نەبوو بووین و ئاوا نەبوو کە کچ و کوڕ لە کناری یەکا بەیەکۆ ئەو کارانە ئەنجام بن شاغڵ بن یا هەر شتێکی تر وەختی بە دوورە ڕوانن چۆن بیرەکەنەوە سەبارەت بەو بنەماڵانەی کە مەحدودیانە کردەوە والله بنخۆم ئاهاتم چۆن ئێمە ناو خانەوادەمانە هەمیشە ئەو باوەڕمانە بوو کە باوکو دایکم لەبێن کەنیشک و کوڕەکان یانە فەرقیان نانیە فرەتر بە ئەوەی کە بە چه عەلاقەمەندن ئەهەمیەتیانەدا ئەسڵەن هیچ وەختێکیش تا ئێستا من 20 ساڵە کارەکەم حتا یەکباریش پێش نهات کە بێژن بە من کە بۆچە فوتباڵ وەلێ فرێک لە هاوسالونیەکان خاو تیمیەکان خۆمان داوەرە ڕەفیقەکانم مۆرەبیەکان فرە کەسکە لە شاگردەکانتان فرە بەسەختی مەسەڵەن ئێمە خۆمان ئەو ساڵگەلە من لە بیرم تێنسان ساڵ هەشتا و 34 کە کایەمان نەکرد دۆر ئەوڵ دانێک لە مناڵەکانمان بوو ناوساڵنا فوقڵادە بە ئێستاداد بوو گیانە واقعان تەنها خۆی ئێمە ناو فوتباڵ ئەژین تەنها خۆی تیمێکی ئەچەرخاند وەلێ باوکی نەیەهێشت دایکی نەیەهێش ئەسڵەن بۆ یەکدانە مسابقەی شتێکی ئێمە بێ ئێمە تیمیە شوێنە بەر دریای ئەوان خواهش و تەمەنامانە کرد لە دایکی لە باوکی کە ئیجازە بن ئەم بۆ اینجا خۆماناوە هەر دەفێکیش کە ئێمە شوێن بۆ مسابقە یا تەمرینێکمان بووە لە جێگەکە ئەم ڕەفیقمانە ئاوە بە سەختی ئەهات بەلەخەرە ئیجازیانەدا بە ئلتماسکە لە ئێمە یانە ئێمە 8 نەفەر ئەچوین ئلتماسمانەکرد ماوەن خواقە ناگەر ئەمنەیە بەسڵ ئێمە تیمەکەمان فرە زەعیفەوێ فراسەن بە هیچێکیش متەوەجێ ناوەیان دێ با زەعیف پێ مەسڵن پێی بە ئێمە چە با نەتیجە نەگرن با متفاقە نەکەفێ بەکوێ دنیا فرە بۆ کەنیشکەکەی تاکەی بۆ فرێک لە مناڵەکان هاو ڕدەیەمە ئەو وەختە بوون کە متاسفە فرێش بە ئێستعداد بوون بەداخۆ زۆر زۆر بەداخۆ زارە خانمی خۆشەویست ئێوە وەزئیەتەکە ئومیدوار کوونەندە بینن بۆ ڕشتەی خۆتان ڕۆژانە خامفرە ئەلان ئەوختە فکرەکەینە چینە دواوە نسبەت بە ئەلان کە فرجە هێشی بووگە شکر بۆ خوا یعنی عالیە بەنظر من هەر ئاوا کە پێش بچێ ئێمە ئەگە بتانی لە شتەگەل تریچە لە ئەسان لە فرێتر مەسایلگەل بانوانە ئەوە پیشڕەفکەین عالیە یعنی من خۆم یەکێ هیچ وەخت باوەڕم ناکەین بۆ حەدە چۆن ئێمە هەربار کە قەراردادمانە بەس قەراردادەکان سووری بوو ولی ئەلان شکر بۆ خوا قەراردادە بەسکن ماڵیە مەکانیان بۆ مشەخەسەکەن من ناڵەزم ئەلان مناڵەکە من لێرم لە شارێترە بەعنوان بازیکۆن کایەکات ئەشێ بزانم ماڵی بۆ ئەگرن جێگەی هەست مەکانی هەست تەغزیەی هەست مەسەلەی تەحسیڵەکەیە ئەوانەی یعنی ئەوانی گشتیان بۆیان فراهەم کردگە شکر بۆ خوا فرەخاسە بە نەزەرتان جامعە بۆ شغڵی ئێوە زۆرتر هاندرتان بۆ یا مانعی بۆ بۆتان بەنظر من خانمەکان واقعان خۆیان تەلاشیان کردگە جامعەیش بێژم چۆن جامعە ئەوە کۆمەکی لەوە کە مەساڵان بێژی باز ئەو باستابە کە مەسەڵەن ئەم خانمگەلە وەختە لە لیگەلترە سەرخواوەختە تۆ قەرارداد نییە ولی خاسە درەخشی یاختە تۆ لەنزەر ماڵیە پوڵۆ نەگرگە ولی بازم هایتەوە بانگەلەوە بخاتر دڵخوات بخاتر ئەلاقە بەلاقەت ئەو شتەکە گەرەکەوە بووگە بخاتر ئەتما بە نەفسە بووگە کە من ئەتانم نەڕۆشتە بەنەزە من ئەمیشە ئەوتیگیانە فوتباڵ هین ئاغەگەلە بەنەزەمەوە شتێکە ها ناوزە هەنەر خانمێکە ئەوە کە ئەلاقەمەندە بە فوتباڵ ئەوە کە من دیگمە لە شاگردەکان خۆم لە فوتباڵایە لە وەرزشە کە بۆچە ئەمیش ئاغەگەل هانە ئەو بانگەلەوە پس ئەمیش ئەتوانین پس ئەتوانین
درستە وە توانیشتانە وەتوانیشمانە. ئێوە چۆنەی بینن؟ فوتبال بە عنوان ئەیسا جایگەی نسبەت بە مەسەڵەن 15 ساڵ پێش کە تازە ئستارتی بوو شروع بوو فرە متەفاوتە، فرە فەرقی کردگە، فرە پیشڕەفتکە لە حاصل بووە. ئیسا ئەسڵان تیمەکانمان مورەبی اختصاسیان هەست بۆ هەر ئایتمیکیان، مەسەڵەن بەدەنسازی مورەبیان هەست، مورەبی دەواازبانمان هەست، سەرمورەبیمان هەست، کۆمەک مورەبیمان هەست، فیزیۆتراف فرە چتکلتر ئیزافە بوو کە لە حاڵێکە وەختێ فوتبالبانوان شروع لە ئەوڵە شاید توا و تیمەکان بە دوو نەفرە چرخیا، دانێ مورەبی دانێ سەرپەرست ئەچوا بەرەوە لە ئیسا هەم لە نظر علمیە و پیشڕەفتیان کردگە، هەمەوەی کە جامعیش ئاگاهی پیا کردگە. مەسڵان ئیسا شاید ناو ئوستان خۆمانە ئەیژم ناو کورسانە بڕی شاید لە 100% مردم نایژم بەسەڵەن 90% وەلێ 60% 70% دەزان تیم و چان مەسەڵەن تیم فوتبال بانوانەوە چه مەقامێکی کەس کردگە و چه جێگایەکی هەست ناو فوتباڵە وەلێ قبلەن وان نەبوو. شاید کەسی بیوتە ئەم ڕشتەی فوتباڵە ئەم گشتی فکری کردە مەسەڵەن خەریکە لە ئارزووەکانی ئێژێ ئەسڵان هەمچین شتێ وجودی نییە، یان والیباڵ مثلا بسکتبال سوالەکان دووارە تکرارە کردو، هەتا شاید بتوتە فوتساڵیش باوەڕیان ناکرێن مەگەر فوتساڵیش هەست ئێوەتان فوتساڵکەیەکە واقعان ئاوا سوالیانە پرسی وەلی خۆ ئیسا بە نەزەر من کە دیگمە فرەجێکەفکە فرە خاسە خوشکر ئیسەکە ئەم ڕۆژە بینن چه هەستێکتان هەیە و ئەگەر بگەڕنەوە بۆ 15 ساڵ 20 ساڵ لەمەوبەر دووبارە ئەم ڕشتە انتخابەکەنەوە 100% ئەمە انتخابەکەم چۆن ئەمە ئاوات دۆران مناڵیم بوو هەمیشە وەختێ مناڵ بووم برا گەورەکەم مەدی مەسەڵەن ئێمە کتێبی قوانین داوەریمان هەست هەمیشە ئەو ئێ خوێند ئەچووە بۆ کلاس من دەرماوە سەرێ ئەهاتم ئەم خوێن گشت قانونەکانم حەفز کردو کلاس دوی ڕاهنمایی بووم گشتە قانونگە لە حەفزم بوو مەسەڵەن فوتباڵێکی پەخشەکرە باوجودەوە وەختە مەسەڵەن تەلەڤیزیۆن سیا و سفید بوو کەمتر ماڵگە لە تەلەڤیزیۆن ڕەنیشیان بوو شاید چەند ساڵ دوایەوە مەسەڵەن کەسێ تەلەڤیزیۆن ڕەنی بوو ئەهات مەسەڵەن خەتاکانم تەشخیصەدا ئەمزانی مەسەڵەن داوەر چاکە تیمەکان چاکەن یاری دقیقاً ئەوڵ کلاسێکە لەستنە بەرگزارمان کرد قانم سعادی هاتە ناو کلاس ڕیش سفارشیان کرد و من نەمێنمشناسی چۆن خۆم ئەوڵ نەفەرێ بووم کە چووم ئەم دەورەمە گوزاران و هاتمەوە دیم سعالیان لێ کرد قەشنگ قانونەکەی تۆزێحتا بەت من وتم خوایە شکر ئەسەن وەک کەسی ئاو چایەک پرۆژ نەبژ ئای خیاڵم ڕاحەت بوو کە دانیتیش وەک من هەست فرە ئەحساسی فرەخۆشم بوو کە مەسەڵەن دانیتر هەست کەپتانی کۆمەکۆکە چۆن تەنها خۆت مەقدارە سەختە فرە موانعگەلێک و هەست لەسەر ڕێگەتاوە لێ وەختی من یەکدانێ وەختە ئیتر دیم تاخۆم قەشنگ تواشام کرد ئەمە کی بوو بەد سوالم لێ کرد های تەکوێنە چاکەی پێرەوە ئێمە تیممانە سواکەین فلانەکەن بێ بازی کە جارێ خۆم لەو لەحزە ئەحساسی فرەخاسم بوو کە خانم ساعەتی لەو لەحزە هاتە ناو کلاسەکە فرە پێم خۆش بوو فرە کەسکە لە کلاسا بوون فرە کەسکە لاتن کلاس داوەریان گوزار فرە کەسکە کارتیانە سەلان و کە وجودیانە وەلی من لەو لەحزە ئەحساسی فرەخاسم بوو. سەختترین تەجروبەی کاریتان چی بووە؟ وەڵام من ئەوە کە نەعەداڵەتی هەست ئەوە کە تۆ لە شارێکە وەک مەسەڵەن سنە زندگیەکەی لە کورسانە زندگیەکەی ئەوانە کە ئالان هانە تاران ئەوانە کە هانە پایتەختە کە زندگیەکەن شاید لە نەزەر ئەوە کە هەتکمان لە یەک سەحابوون لە یەک کلاسە شرکەتمان کرد شاید لە نظر معلومات عمومیە و ئەسەن بەجەنی ئەمەی جسمانی فیزیکی گشتمان یەکی بوون شاید من بانتریش ولی ئەوە کە تۆ هایتە پایتەختە ڕاحەتتر ئەکیشکی تەبان فرەتر مسابقات شرکەتەوە ئەسەنەوە بۆ باعثەوە کە من یەواش داوەر بووم یواش کێشامە کنارکە من داوەت خۆ ناکەن بێبا من تیمەکەم جەمەوەکەم بەجەوە کە هاتم کلاس مۆرەبیگەری شرکەتم کرد هەر فوتساڵ تیمم دانیە خام سعادی جز بهترین بازی کۆنگەل من بوو کە بازیانە کرد ئەسەن من 5-6 ساڵ فقط مۆرەبیگەریمە کرد مۆرەبیگەری کەپتانم بێژم کە من داوەرە حەزەکەم داوەریکەم و اینکە یەواش فرەکەم یانە ئەلئانیش فرە بێژم چە دروستە ئایسەدانە وەک خام ساعدی من فدراسیۆن ئەسەن شناختە شدەین بۆ یان وەختە ئێژن ئۆستانە کوردستان ئەژن خانم شێخ ئەحمەدی خام ساعدی و چەند نەفەرێکتر ئەوە بۆ من شانازی ئەوە کە فرە بۆم ئفتخارەکە تا ئایس یانێ گەیانمان بۆ جێگە کە ئێمەی شەین کە ئێمە گەلیش
کە لە هاینە ئەم شارە بووچکەتانین کایەکەین درستە ئەی کەسانەگەر نامان بینن واقعان ئێمە هەین و ئینکە ئایسەکە ئەوە ئێوە هەن ئێمە شێنە کنارتانە ئەوە فرە بۆم خۆشایەندە خانمێکە ئەو ساڵ هەفتە چەک من نبوو مۆرەتەب ئێمە مسابقات تیمانە بر ئەوان داوەریان نەکردوە لێ من حەزم ناکرد بۆ مۆرەبیگەری مۆرەبێری سەخت مقداری سەخت بوو بووم درستە پیرۆز بنیە خوار سەختترین تەجروبەی کاری ئێوە چی بووە؟ ناو داوەریەکانمە بەڵێ ئێمە ناو داوەری فوتباڵە وەختێ داوەرێک بۆ بار ئەوڵ شرکت پێیاکە لە ناو مسابقەیەکە هەمیشە سادەترین کایەگەل ئان بۆ داوەرگەلە کە مەحەکیان بەمزان چۆن ئەتانە قەزاوتکەن بۆ بار ئەوڵی کە داوەری داوەتمیان کرد لە ئەنزەلیە بازیکیاندا بە من کەفکریانکە بازیکە یەکتەرەفست بەسڵان ئەو تیمە دەدانە گۆڵ ئالەم تیمەکەیتر من فرە مشکلێکم بۆ پێش نایە ناو قەزاوتمە وەلێ بەرخەلافۆ شتێکە ئەوان پیشبینیان کردو بازیەکەمان فۆقڵادە سەخت لە ئاو دەرات و دوودانە تیمەکە بەسڵان تا دەیەقەی 85 یەک مساوی بوو ئەو بازیە و تووە بازی کۆنگەل شاخص ئێران ناو دوو تیمە حزوریان بوو تا دقیقه 85 تیمە بازەندەران کە وەختە فرەقەوی بوو گۆڵێتریدا لێ بوونە دوویەکەوە کای وەختی توا بوو کایەک فرە جەنجاڵی بوو بۆ منێکە بارەوەڵە چوامە ناوزەوی و فرە سەخت بوو هەمیشە ئەو خازرە ناوزەهن ماماگەسەوە چۆن هەمیشەش بێژم واقعان فوتباڵ پیشبینی ناکردگە کایسا بێژی کە ئەم تیمە حتمما کایەکی ئاوا تواو ئەوێت هەتاگەر تیمە درەخشان هەتاگەر تیمە فرەقەدەریش بێەوە من ئەو تەجربەمە هەمیشەژم بە کەسگەلێکیش وات ئەو نەداوەڕێژم هیچ وەخت ناوێ هیچ کایەک بچک بێنن سەڵام بێژن چۆن ئەم تیمە زعیفە ئەم تیمە قەوێ چۆن واقعان فوتباڵ پیشبینی ناکردێ ممکنە اتفاقەکە لێ کەفێکە هەر جەزابیەتیشی بەخاترەوەسە چۆن شتکە لێ اتفاقەکەفێک ئەسن پیشبینیکردنی سەختە واقعان لەو لەحزب مەسەڵەکەش دێقینەوە دقيقينەوە ئەو اتفاقگە لە کەفەی کە ئەسن دەگەیت بووگە ئەسلاحی بۆ توە مەرجم بکەژن دقيقينەوە لە فوتباڵ و دقيقينەوە ئەرێ من مخاتبی فوتباڵ بوومە لە بەداخۆ فوتباڵی ژنان نەچون خۆ بڕستانەیەک نییە کە نیشانی بەیانی من نازام شاریش ببێ بەلێ خۆب نەمدیە لە تلویزیۆنی ڕسمیەوە کە فوتباڵی ژنان نیشان بدرێەوە بتوانم ببینم مۆفەقیەتی ژنەکانمان لەم ئەرزەیە بووە تایسە هەستکەن ئەگەر پیاو بواەتن کارەکانتان لە ڕشتەی وەرزشی خۆتان و باشترە چوە بەرەوە دقیقان هەستتان لە هەر نەزەرە تۆ فکری بکەیت یعنی ئەم تیمگەلە ئەم هەر کولن خانمەگان ئەو جۆرەکە بە مەحدودیت فرم ئالان خانمگە لەکسەر مەحدودیەتیانەس کە بەسەڵەن ئەلان دەورانێکە کە فرەوەخگەل ناتوانانی لە ماڵپشی دەدەرەوە مەجبوری لە مەکانی جێگەی کاکە تۆ خۆت سەرگەرمکەی بەشتی خۆت مەشغوڵکەی مەجبوری چۆن واقعان شرایەتەوە واسە بەس ئینسان ئەشێ بتانێت لە شرایەت سەختی شابتانی خۆی لە ماڵە ئەگەر وەرزشەکەی هوەرە هەرچی بێت من ئەوە تەقازاماز لە خانمەکان کە خۆتان ئانلاینەوە خۆتان بە ڕۆژەوە بکەنەوە لە هەر شرایەتێکا بووگە ناوە تاقێکیشا بووکە واقعانەتانی پیشرەفکەی واتانی بگەی ها بەپای ئەو پیاگەلەکە موافقن بە خاستر لەو هەنیش کە من ئایسەوە حەسمە هەستکە ئەحساسەکەم شاید فرە ئەتما بنفسی فرەژێژن کازە بێ وەلی من ئەحساسەکەم ئەتوان خانمگە لەتوانم فرە خاستر لە ئاغگەل بن لەو نەزەرەو کە مەحدودیەتیان هەست وەلی هەرو مەسەلەیژن کە خاستن توانستنس بەس مطمئنن کەسێ گەرەکی بێ حتمە نەتوانێت درستە منە هەستەیەوە دەرکەکەم کێژن ئەتوانێت چون ئێوە تیمێکتان قولقانە ینی فوتباڵی ژنانتان لە جێگایەکەوە بۆ جێگایەکی تر بردا و ئەو تەلاشەکە کردتانە شای ڕۆژە غیرە ممکن وایە ئەم ڕۆژە ولی خب هیچ شتێ غیرە ممکن نییە و من خۆشحاڵم کە داهاتووتان ڕوونە و گەیشتن تا حدێکی زۆر گەیشتن بڕێک لە ئاواتەکانتان لە بواری فوتباڵۆ ئێوە چه هەستێکتانێ هەستان کە دەقەت ئەگەر پیاو بن شاید مەسەن کارەکانم باشتر جێبەجێ بوو من ناو داوەریە فرە ئەو اتفاقە کەفکە بۆمان چۆن وەختێ تی داوەری انتخابەکە ئێوەتە شتێک تەخەسوسی بۆ تۆ چون وەختی هایتە ناو تیمە مثلا شرایط تیمیە شاید خۆت بتانی قانعکەیکە بێژی مثلا شرایط تیمیە مثلا بۆ 22 نەفەرە فقط بۆ من نییە و بتانی وە خۆت ڕازیکێ بە کەمبوو ئیمکانات بە نازانم
هەر شەرایەت تەمرینی کە بەوجودێ وەلێ وەختێک تی خۆت مقایسەکەی بۆ کارێک کە تۆ ئەنجام داوە کارێک کە دانێ ئاغا ئەنجامی داوە چه حرمەتێ بە ئەو نریاگە بە چه حرمەتێ بە تۆ نریاگە واقعاً سەخت دەوێتەوە ئیدامە بی وە شاید ئەوەشی کە لە نظر ڕەوانشناسی و ئێژنش ئەو نەخ کارکێک لە ملخۆتا کە بتانی ئەو ڕێگە دوارە ئێدامێتەوە مەسەڵەن من خۆم ناو داوەریە فرە تفاقەفکە بووم فرە ئاغەگەلمان ناو ئوستان خۆمانە من 15 ساڵها من لیگ بەرتەرە سوود لێ ئام و هەر فەسڵ ئەمانە نەبوو ئەوە کە بێژم گەرەکمە بێژم کە من ئەم کارمەکردن نا بۆ ئەکسەر خانمگەل هەست شاید هەر فەسڵێ من 22 هەفتە داوەریەکەم لە 22 هەفتەکە و شاید ئاغاگەلمان کە هانە لیگ بەرتەرە مەسەڵەن ناو نیم فەسڵێکە دانێ داوەرچواری بن پێیان یا یەک دانە بازی فرەسادە بن پێیان کە داوەریکەن بە نردا کوتن بۆیان ناوستا و سینما ناو هەیەت خۆم مەسەڵەن هەر هەیەت خۆمان فرە ئەیانوە نەبان کە مەسەڵەن ئاغای فڵانی فڵانکایە داوەرچوارە وەلێ بەسەڵەن من خۆم بۆم پێش هاتکە کە حەساسترینکایەگە لیگم سوود لێدا فیناڵ لیگم سوود لێدا فیناڵی لیگ یەک فیناڵ لیگ بەرتر لێنا سووتم لێدا مسابقات ئەسڵەن هیچ باسخۆردێکی نەوگە شاید بەسەڵەن وەختی هاتکمەسەوە لە مسابقات ئاسیایی من هاتمەوە دیم مەسەڵەن بەنەرێکیاندا کوتا بۆ دایان لە ئاغەگەل کە داوەرچوار کایە بەسەڵەن پێرسپۆلیس و ئستەقلالە بەخاترەوە داوەرچوارە ئیسە نایژم بەسەڵەن داوەرچواری تەک داوەڕوەسەتیە شتێک متەفاوتن نایتر داوەرێک کە دەوێتە داوەڕوەسەت مەتانێ داوەرچوار بێ مەتانێ داوەڕوەسەت بێ وەلێ فەرقێک واقع من ئێژم پێ فەرق چۆن بە نەزەر من فەرقە چۆن هەتا بۆ خام سەعەتی پلاکارتی گیاندا نەکوتە خۆی براگەی لە مەیان ئیقباڵە پلاکارتی گیاندا کوتە من وەختی چوومە ناو لیست بینەڵمەلەلی فرە جالب بودانێ مەتنێ فرە کۆتا کە وەختێ من ساڵ مەسەڵەن 2012 چوومە ناو لیست بینەڵمەلەلی ئەوەڵین خانمێ کورد بووم کە چووە ناو لیست بینەڵمەلەلی ئێران یعنی 3 نەفەر ناو لیست بینەڵمەلەلی ئێرانە بوون کە نەفەرێکی من بووم فقط دانێ جمڵەی کۆتایان لە ناو بۆ خۆم SMS کردو کە خانم ساعدی تەبریک و پێژم چتە ناو لیست بینەڵمەلەلی وەلێ 3 ساڵ دوای من ئاغێک من چووە ناو لیست بینەڵمەلەلی داوەرگەل ئاغێک توای من چووە ناو لیست بینەڵمەلەلی کۆمەک داوەرەکان بەنر نازانم داوەت بە فڵان بەرنامە تەشویق تەمجید لۆح تەقدیرگەل ئانچنانی و هەر ڕۆژ بۆ هەر یەک دانە مسابقەی کە داوەتەوە لە لیگە فرە تەبریکات پشتەریە کە ئەم ئاغا فڵانکە لە حاڵێکە منێژم من شاید ئایسەت 15 ساڵە خەریکم داوەریەکەم 400 بازی سوود لێداگە فقط لە لیگ بەرتەرە وەلێ ئێمە دیار نین متاسفانە و هەمیشە ئەوە فرە ناڕەحەت کۆنەندەست بۆ من چۆن ئەو تەڵاشە کە ئەوانەیەکیان ئایسەمزان ئێمە لە نظر تست بەدەنیە و قوانین داوەری فوتباڵەوە و زەویە و عنازەی زەویە و تۆپە و تعداد بازی هەر شتێکە فکردنەوە تەک فوتباڵ ئاغەگەلا بەرابەرین یعنی ئێمە تستە بەدەنی کە ئەیگرن لە ئێمە تەک تستە بەدەنیە کە ئەیگرن لە ئەوان بە خاطر ئیتر شەرایەت فیزیک بەدەنی ئێمە 2 سانیە تستمان تەک ئەوانە فەرقەدا 2 سانیە کە ئەوان ئۆستۆخانبندیەکی مەسەڵەن حتا قەویتریان هەیە ئەو تەڵاشەوە ئەوانەیەکەن مەسەڵەن کە بۆ ئەو تست بەدەنیەکە ئێمە پاسیەکەین شاید دانێ وەک من کە خۆمە نوعی خەریکم مەساڵ لێ ئەم نە زەویکمان هەست نە سەعاتێک تەمرینی ئەتانیم مەسەڵەن من ئێمە ئیسە ناو کورسانە 3 ڕۆژ ئەتین لە ئەستادیۆ مستفا ئەویش تازە مەسەڵەن 4-5 ساڵە کە ئەم شتە پێش هات کە بانوانتان استفادەکەن وەلی ئاغایك مەسەڵەن فرە ڕاحەت لە ماڵە ساکەکەی هەڵەگرێ ئەچێت تەمرین خۆی لە هەر جێگێکە حەسکاتانێ بڕە تەمرینەکەی ڕۆژی ئەنجام بات وەلێ منەشە جۆرە بەرنامە دانم بۆ خۆم کە 3 ڕۆژ ساعتکە لێ مردە مەسەڵەن ساعت 12 نیمەڕۆ قەبلەن ئایسە باس خاسترێکە مەسەڵەن تایمێک 8 تا 8 ئێوارەیان ئەخساستا بە بانوان ئەویش فقط لە ئێستادیۆمێکە کە مەسەڵەن بە شەخصە بۆ ئێستادیۆمە لە ماڵ منەوە فرە دوورە گەرەکم بێ بچم تاینە ئیشە بەسەڵەن هەرچە ڕۆژە بۆ من ساعت و نیمێ تەمرین خۆم 5 ساعت وەختانم کە بچمە لێنۆ بگەڕمەوە بۆ ماڵ خۆمە ئەمان گشتی تەفاوت کەرێگە کە هەست وەلێ خۆ نایبێتە باعس ناومیدین چۆن هەمیشە بووە بۆ متاسفانە ئێدامێژی هەست
دروستە بەداخۆ فیلمێک دروست کرا من دیم سەبارەت بە وەزعیەتی ژنانی وەرزشکار بە تایبەت لە ئەرسەی فوتباڵە ئەرەقی سەردینەوە بوو من نازانم فیلمەکەتان بینی وەیانە ئایا فیلمەکە سەبارەت بەوە بوو بە مەمنوعیت هایەک بوو کە بۆ ژنانی ئێمە هەیە کاراکتەرەکەی کە بارانی کەوسەری کایە کرد ژنێک بوو کە داوەر بوو داوەری کاپیتانی تیمێک بوو و قبول بوون بۆ مسابقەی بینالمللی و چون لە حاڵی جیابوونەوە لە مێردەکەی بوو ئیجازەی خروج لە کشوەری بەدەست مێردەکەی بوو مێردەکەی شەکی مێردەکەی لەجی کردبوو لەگەڵ یا و ئیجازەی پێنادا ئایا هێشتا بە نەیتوانی لە نەهایەت بچێ بۆ مسابقەکەەوە تیمەکەی تەنیا ڕۆشتن و فیلمێکی کولەن خۆشایەند نەبوو ینی زۆر غەمەنگیز بوو ئایم وەزعیەتەر هەیە هێشتا ینی ئەو قوانینە هەیەوە تاغیر ناپەزیرە قوانین هەست ناو جامعەیە خب ئیجازەی خروج هەر خانمی متأهل دروستە بەڵام کەسێکی وەرزشکار فەرقەکە لە بواری بۆ پاسپۆرتێکە کە ئەژێ بێ پاسپۆرتێکە کە من قەرار بێ بجێگای بچمەشێ حتمما وکاڵەتی مەحزەری بەکەم خانمە هەڵەچێ بەس بازم ئیجازەی دروستە وامە هەر حوق فەرمەس وەکەی بشکێت وەکەی بگەی بۆ جێگە بەڕاستی کەس نازانێ تۆزێک زۆر زۆر دڵتەزێنەوەی کە خانمێک خەریکە لەو ئەرسە فعالیەتەکە بە هەر دلیل بە ئیجازەی ئەو ئاغا احتیاجی هەیە ئەگەر کە بە تەواوی ئەم سەختیانەوە کەوتیانە ئەگەر پێتان بێژن کە فوتباڵ ناتوان کایەکەنی تر چی انتخابەکەن من فرە وەختکەل بەوە فکرەکەمەوە کە ئەگەر فوتباڵ نەوێ چڕ شتێکتر ئەتانم کارکەم ئەڵبەتە من لە دۆران مەدرسەمە بەسکتباڵ کارمەگەر چۆن فوتباڵ نەوە کولەن هێژم شتێک علاقە بوو کە ناو دڵمان نابوویتر نەمانەزانی جزەوەی کە ناو کوچە و کۆڵانمانە کایەمان کرایەتە خانەواتمانە پارکێ جێگەیەک بۆیە نەمان بوو وەلێ من بەغێرەس فوتباڵ واقعاً شاید بڕم ڕشتەگە لێتر انتخاب بکەم بەخاطر سەرگەرمی واقعاً نە حرفەی تانم ئەدامەی بم چۆن ئەوە بە فوتباڵ علاقەم هەست کە تواو زندگیمم دانیاگە بۆ فوتباڵ تا ئایسە یانێ لە 17 ساڵگی و تا ئایسە کە 20 ساڵ کل زندگیم دۆرانێک هایم کردگە مرەبیگەریم کردگە ئیسێژە کە اختصاصی خەیەکم داوەریەکەم واقعاً 20 ساڵە بهترین ڕۆژگەر زندگیمم بۆ فوتباڵ دانیاگە باتەوەجۆ بە تەواوی سەختیەکان نابەرابەریەکان تەبعیزەکان فرە ئەڵبەتە ئەگەر شاید ئەم ئیمکاناتەوە ئەم شەرایەتە ئایسە بووایە وەختێک کشکێمە تازە شڕۆمام کردایە شاید پیشرەفتمان فرە لە مەخاستر بووایە وەلێ خۆ باس هەم شکر کە ئەیسێژە هاتبین بێ و بێژن کە چی انتخابەکەن ئەگەر بێژن ناتوان فوتباڵکایەکەن یاخۆ بەدەنسازیش مەحدود تریکێ ئەوەکە بوو من بەدەنسازی چۆن شتێک بوو کە من هەر لە مناڵیە ئەلاقمەند بووم پێ تەک فوتباڵەکە من ئەلان لەم دەورانی کۆرۆنا مەزانە هەفتەش مانگە هاینە ماڵە من سایم کردگە بەمینی نییە کە مەسان بێژم فوتباڵ کە ئایسە هەر من بە ئومیتە فوتباڵەوە خەریکەم ئەم مدەتەکە هەڵاسم ئەچم بۆ کێف ئەچم بۆ دۆ ئەچم بۆ تەمرین باز بگەین بۆ ڕۆژێکە بازم فوتباڵەکە ماشڕوە بێتەوە بازم بڕینەوە بۆ تەمرینەکانمان بازم چین بۆ مسابقات واقعاً فرەشەوەگەڵ ئێمە مسابقات خەوە من خەو مسابقات دەبینم کە هێنە ناو مسابقاتە کە خەریکی نانە ناو مەکانێکە بازم دوورین بازم گەینەسە ئەو دەورانە بوو کەسە هینێ بۆمان یانە ناو زەهنمانە ناو زندگیمانە تازە جێگەی خۆی باز کردگە من ئالان نەتانم من بێژم ناتانم نا فوتباڵ لێ باز ئەرێ ئەتوانم فرەکاگەل تشکم ئەلا من مدەتە فوتباڵنەوەگە من هۆنەرێک ئەوەکە ناو خانوادەمانە بوو خۆشکم وەختم ناڵ بووم سوجاوە قاڵی فێرمی کرد کە لا زەهنما بوو مدەتە بێکار بووم دانیشتم قاڵێکم دانیاگە دروستم کردگە فرێژ پێمیش پێ ناخوا کە بێژم من بە ئەمان وەرزشکارێ چۆن من دانیشم قاڵی دروستکەم یاین کە قەدیمیە یا چوزام ئەوە ئەسەن بە فرە ئەسەن
خۆم حەزی بێکم ئارامیشم بێ لەزەتی لێ ئام کە مەسەڵ من نەم فرسەتە کە ئەتانم ئاواکارێکم من هەتا ئەوەکەژم دەران باردایی من لە ماڵە نەمەتانی تیمداری و ملاوەکەم لە ماڵا بووم ئەچوم بۆ کلاس گۆڵسازی چوم دۆرەی گۆڵسازیم دی چەندین دانە تابلۆم دروست کرد ئەلانیشکەم وەدەچەنگە چووکم قاڵیم دروست کردگە سوجیان دروست کردگە شیرینی کێک خانمگە لەتانن یانە گەرە کۆبێ تۆتانی بە فرە چتگەل مەشغوڵ بی وەێ ئەوەکە بێژنەوەکە فوتبال نیتەکنا نەواقعان من ناتوانم چون فرەوەخگەل خانمەکانی چۆنەتانی دانیشی تا سعات 1:30 و 2 دانیشی توێژەی فوتباڵەکەی ئەسن خەسە کۆنەندە نییە ئەسن فرە خانمگەل لەوە ناڕەحەتن کە ئاغەگەل دانیشن تا سعات 1:30 و 2 دانیشن توێژەی فوتباڵەکەن و من پا بەپای دانیشم لەحزە بە لەحزەی ئەو توێژاکەوە بە منێژی ئەو سەحنە چە بوو نظر تۆ چێس ئەو فرە بۆم خۆشایەندە درستە ئارامشم بێت درستە ئیشەڵا هەمیشە ژیانتان پڕ لە ئارامش بێ گەورەترین مەعزەلی ژنانی فوتباڵنا ژنانی جامعەی خۆمان کە ئەوانی ژێر شاخێن گەورەترین مەعزەلی ژنان نایسە لە معاسرە چییە؟ ئێمە فرەتر کە ناو فعالیتگەل وەرزشیە بووینەوە لێ خۆ لە فرەجێ گەلیشا ئەوێنین کە ئەوەی کە جامعە قبولی کە جایگەیەک ژنێ بەعنوان دوکترێ وە کێڵێ فرە مهندسێ فرە چتگەلێتر کە شاید بنیەی هەمیشە پیاک بووگە سایز ئێمە گەرەکمان ببێژین ژنێ مهندس وسان نەخشێ ماڵەکەمان کێشە ژین نین بە ئەو کارە بۆ ئێمە ئەنجام بە شاید دروستەری نێرێ دروست ئەنجامی نا بۆمان ئەو دیدە هەست ئەو بە نەزەر من گەورەترین مازەل دیدگای جامعەست دیدگای جامعە نسبەت بە خانمگەل کەویش شتێکە کە فرە کاری هەست کارکردنی گەرەکە لە نظر فەرهەنگیەوە لە هەرچێ نەزەرەوە کەوەکە دیدگا و باوەڕێوە ساڵحانەوە مردما جێکەفکە گەرەکۆ بێت ئەوەزی کەیت و جۆرێتر بڕوان بە ژنگەل ئێمە لە نظر وەرزشیە خۆمان ساڵها تەلاشمان هەرەوە بووە مەسا من فرێک لە شاگردگەلم دایکەکانیان تێن فرە سوعالگەل جالبێک ئەیژن مەسەڵ لە مۆرد فوتباڵەوە فوتبال قەت مناڵەکەمان کۆتاکات و فوتبال ئێژن بۆ کەنیشەکان نازایی تێرێ باوەڕهای ئامیان چتکەلێ ئامیانە کە واقعانیش شتێکە کە ها باوەڕیانەوە تا تۆزێح نای بۆ یان چەند نەفەر مساڵ نایت بژین ناوانیە ئامە فرە کەسکەل هەن هاتکن ئدامەیان داگە وەگەیەکن بۆ جێگە واقعانش دیدگا و باوەڕ مردمە بە نەزەر من کە ئەوەسکردنیشی فرە پرۆسەی زەمانی فرە توولانیە کەپتانی ئێوە چۆن بیرەکەنەوە مەعزەلی ئەسڵی معاسری ئەمە چییە بینن؟ والله من دروسە جامعە هەست ئاغەگەل هەن ئەمانە گشتی تاسیری هەست لەوەکە یەک خانم چۆن فکرۆ کاتەوە بنەزە من خانمەکان ئەشێ خۆیان ئەو ئەتماد بنەفسیانە بێ ئەو بیرۆ باوەڕیانە بێ کە مەسەن تۆ ئەتوانی و تۆ چۆن دایکیگی ئەشی ئەوە فرم ناڵاکەت بکەیت کە تۆ ئەتانی پیشرەفکەی بن باوجودەوە کە تۆ کەنیشکێکی ئەلان شکر بۆ خوا ناو ئەلان هەر ئامار بگرە خانمەکان بلا ئەستثنایەکی ماشینی هەبە دەستیانەوە ڕاندگی فرەخاسێکیشیان است باوجودەوە کە ئێژە خانمگەن نەزان ڕاندگی کە سرێ جۆکای دقیقەن ئەلان من خۆم ئەلان ناو شارس نەوێنم شاید لە 100% شاید 40% خانمەکان خەریکن ڕاندیەکەن فریش خاص ڕاندگیەکەن ئەو بەس ئەوە شکیاکە هەر وەک فوتباڵەکە چۆن هەتکە بە ئێرە ئێمە زانی خانمەکان پس منێژم ئەتوانن پسشی خۆتان گەرەکتان بێ ماتڵنەوەن لە ماڵات خانکەنیشەکان ئەزدواجکەن دانێ بێ خەرجتان با دانێ بێ ئەمە بێ ئەوە بێ فلان بێ خەرج زیندگیتان بە پس خۆشە تەلاشکە بەنظر من ئەلان نسبت بە تەجروبەیەکە هەستم ناو زیندگیمە 15 ساڵە خانمێکە تەلاش کات خانمێکە کار کات خانمێکە پا بەپای پیاگەکەی کارکات بێت بچێت بزانێ ئەو شتەکەەوە ئەو پوڵە بە دەستی تێری قەدری بزانێت مطمئنەن منێژم ئەرزشی فرەترە ئەو ئاغا فرەتر گەرێکیە هەم جامعە خاهانیە هەمین کێ ئەو زیندگیە بە نەزەمە بەردەوامە بۆ ڕۆژ بە ڕۆژیش پیشرەفتەکەن بۆ دایکێکی باشە بێ و ئۆلگویەکی خاصێ بۆ مناڵەکانی درستە بجوز ئێستەعداد شتێتر بۆ ورودی یەک ژن بە ئەرسەی فوتباڵ لازمە ئەوە کە ئەستعداد ئەوە کە شتێک هە لە وجود تاکەوت و تواناییت هەست ئەشێ لە کناریات و تەغزیە خاصێکەوە بێ تەمرینەوە بێت و اینکە مداوم تۆ بتانی تەمرینتە ئەدامە بێ و اینکە تەلاشکەی ئەوە کە مەسەڵ ئەڵان لە حاڵ حازرە ناشاستنیش
من ئەلان ئەکسەرن خانمەکانێژن چیننا تیمێکا بازیکەیم ناڵەکانمان بنێرین متەسوانین نیێسمان دروستە تیمێک گەورەمانەس لە لیگە بەرتەرە ولی منێژم ئەو ئسپانسەرەتی کە تۆ تیمێک گەورەت پوششایی بێ جوانان لەو ڕەدەگەلە اختصاص بە پیان مرەبیم دەبان سریان و هەزینیان بۆ بکە کە من ئەلان لە تواو ئێرانە بازیکۆن سنیاگە دروستە ئاشی مەقدارێکە باس فکرۆکەیتەوە کە بیر لە جێگەگەلتر تەزڕەکەی بەم تیمە کە بچێتە بان وەلی ئەشێ لە پایەوە ئێمە پایشمان بێت وەختە تۆ پایە و قەوی بێت تو 10 ساڵ ئایندە لە مناڵەکان شار خۆت ئستفادەکەی چ نیازێکی هەستۆ خابگا بگری هەزینەکەی قراردادگەل ئاچینانی بوەسی کە بێن لێرە بازیکە هەرتی لە مناڵ شارەکەی خۆت ئستفادەکە شەوە چێتە لای دایک و باوکەکەی ئەخەفی بەس ئسترا بوو نگەرانی گەلە کەمەوێتەوە ئەو کارگەلا گەر بکردگێ منێژم ڕیشەی ئەشێ و کارەکەی من ئەژمەشە لە ڕیشەوە کارکردگێت لە هەر ئاسە بۆ فوتبال خۆمان من هەمیشە افتخارەکەم کە تیمەنها لیگ بەرتەرە ولی هەمیشە ناڕەحەت ئەومە کە بۆچە ئێمە پایەمان زەعیفە ئەلان بۆچە من کەنیشەکەی خۆم ناتانێ بچێت لە جێگێکا فوتبالکایەکەت فقط ئێمە هەر هاینە لیگ بەرتەرە ئەی لیگە سێمانچە لیگە دوومانچە نەوجەوانانمان جوانمان ئومید ئەوانە چە ئەوانە لەکوێنە تەمرینکەن ئایسەمە کە هاتگنەبان تایسە هین بەنەزە من نەتیجەی ئەوانەسە کە تایسێمە تەلاش کردیاگە وە قوربانیشی بووە قاعدەتە دقیقان ولی ئایسە ئێمە 10 ساڵ ئایندە لەکوێنە ئەمانە پەروەریش بین لەکوێنە ئێمە فوتبال بازم فوتبال ژنانمانە بێ بەنەزە من تەنها نقطە زافێکە ئەلان هەست لە ئوستان خۆمانە ئەوەسە لە پایە و ئێمە تیممان نییە زارە خام خۆشەویست ئەگەر کە ناگفتەیەکتان هەیە توان بێژن بۆ بینەرانی خۆشەویستمان کەسێکە ئاواتی فوتباڵی لە دڵە یا هەر سوالێکە من نەمبرزیێتان بێژن وڵا بێژم چاخانم گەل ئەوە کە بچانن لە زمینەی وەرزشە فعالیەتکەن بۆ خۆیان بۆ ڕۆحیان فرخانم گەل لەوێنم ئەژێ من ئاویش بخۆمەوە چاخەوەمەوە وەختێککە تۆ هەر فعالیەتی ناکەی وەختی تۆ تەکانی نایی لە خۆت هەڵناسی ئێژێ من لە ماڵا فرەکارگەلم هەست هەرەوە بۆ خۆم وەرزشە چەنی ئاخر تۆ خانمێکی بێرە محیت دەرەوە بێرە دەشت دەسن تەمرین هەبێ پیادە ڕەوی کە با ڕۆحیگە و ئەوەز بێ تۆش فرە مدیرێتەوە بێ ناو ماڵە وەکە تەک ناڵەکە تا چۆن بەرخۆردکەی تەک شوگە تا چۆن بەرخۆردکەی ئەوانە گشتی ملاکە ئەوە نییەکە فقط من بەنەزە من لە خانمگەلە و تەقازامە هەست خۆتان بێن بە خۆتانە بێن خۆتان ڕەحم بە خۆتانکەن خۆ وەسە جامعە ئەوەسە کە گشتی قەرار بێت دەستۆ بگری هەڵسە بێ ناکرگێ ئەش تۆ خۆت تەلاشکەی تا خۆت تەلاش نەکەی مطمئنن ئەو شتەکەوا تۆ گەرەکتە بەدەستی نایریت درستە ئێوە ئەگەر ناگفتەیەکتان هەیە توان بێژن من خاسرەوەسە کە بێژم هەرزووم هەست کە ڕۆژێ بگەی کە توا و خانمگەلمان ئیسا نا لە ئێرانە کولە نێژم بگەین بە جێگەیەک لە نەزەر فکریەوە خۆیان ئەوەڵین ئەولەویەتیان سلامەتیان بێت چۆن ئێمە پایای توا ڕشتەگەل وەرزشیمان ئەوڵ لە هەر شتێ سلامەتی و لەزەتە یانە ئێمەشێ لە ئەو وەرزشەوایەکەین لەزەت بووین و سالم بمێنین ئارزوومەوەسە کە توا و خانمگەلێکە هەن من مەسەڵەن دایک خۆمەژم هەمیشە ئێژم مەسەڵەن دایە بێ پیادەڕەوی کە ئێژێ ڕۆڵێکیان با نەهارەکەم ئامادەکەم ماڵەکەم تەمیزکەم جا ئەگەر وەختێکم ماوە ئەچم بۆ پیادەڕەوی و هەمیشە ئارزوومەوە سێژم کاش ئێمە هەمیشە ژنەکانمان ئەوە دەغدەغی ئەم شتەلیانە نەوایە ناو ئەم جامای ئێمە کە فلان کاربان ئەنجامین ئەو کارمانەکەین جابگەین بەکولی باری مەسئولیت لەسەر فقط دایکی خانەوادە نەبووایە هەمووی بە هاوکاری لەبێتیان خۆیان نین هیچ وەخت ناو زیندگیانە بەخاطر ئەوە کە گەرەکیان بێت تایمێک ئازاد دانن ناو ڕۆژێکە بۆ خۆیان ئەشی ئەو نەتا خۆیانە کەلەنجار بچن کە ئەم فلان کارمە ئەو تایمە هەست ئەم فلان کارمە و ناوێڵی کە ئیمڕۆ ناگەیم سەبح دووارە سبحاوێتە ڕۆژێتر وە ڕۆژێتر هەروێتە باعثەوە کە فرێک لە خانمگەلێک کە ئێمە ئەیاوێنین لە فرە جێگەگەلا دیابەتیانەس فرە نەخۆشینگەلیانەس فرەتیشی بەخاتر ئەو بارمەسوولیەتەسە کە ناو ماڵە هەسیان واناتانتە کەسێتیشە تەقسیمیکەن و هەمیشە ئەو بارە خۆیانێ کێشنە شان خۆیانە بەخاتەوە ئارزوومەوەسە کە تۆ ژنگەلمان نەوگە هیچێکیش نەوگەن ڕۆژێ نیم سەعات بۆ خۆیان بە خۆیان اختصاص بن هەر نوع وەرزشی لە پیادەڕەوی سادە و گردگێت تا باقی وەرزشگەل بۆ خۆیاندا بنن بۆ سلامەتی هەم خۆیان چون بە نظر من وەختی دایکێ سالمە ئەو ماڵە سەرحاڵن گشت ئەفرادە و خانەوادە
ئەو ماڵە جۆرێترە وەختێک چتە ناو ماڵێکە دایکە سەرە حاڵی هەست دایکێ شادی هەست ڕەواڵ زندگی ئەو خانەوادە تۆ کەسگەلێک ئەرتباتیان هەستەکەوانە فەرقەکات ئومیدوارم ڕۆژێ بگەیە کە تو خانمگەلمان بگەین بۆ نقطە فکریەکە بۆ خۆیانە بۆ سڵامەتیان ئەرزش فرەتر قایل بن. درستە هیوای هەمومان هەرەوەیە زۆر سپاس کە داواتەکەمانتان قبول کرد تەشریفان هێنا هیوای لەش ساخی و دڵخۆشیم بۆتان هەیە و هیوادارم کە خوا ئێوە بەلە گشتی بۆ بنەماڵەکەتان دووەم بۆ فوتباڵی ئێران لیگە بەرتر خۆشکە دەستان خۆش بێ و خەلفتان ساخ بێ. بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری بەرنامەکەمان ئەمڕۆژ دوو میوانی خۆشەویستمان بوو دوو خاتوونی وەرزشکار هیوای لەش ساخیان بۆ خوازین هیوادارم کە لەشتان ساخ و قەلبتان سلامەت بێ بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم تا بەرنامەیەکی تر خواحافیزتان بێ.